سڵاوی خی گەورەتان لەبێ بەڕێزان خۆشەویستان. ئەمڕۆ دەمەوێت ئەپلیکیشنێکی زۆر گرنگ و مهم و خۆشتان پێ بناسێنم سەبارەت بە فێرخوازانی زمانی ئینگلیزی، ئەوانەی کە شەیدای فێربوونی زمانی ئینگلیزین. یەکێک لە ئەو ئەپانەی کە من زۆر سوودم لێ بینیوە لە بۆ دروستکردن و لە بۆ بنیادنانی ڤۆکابلەری، لە بۆ زانینی زۆرترینی بێن ڤۆکابلەری و کەلیماتی ئینگلیزی. ئەو ئەپەیە بە ناوی وۆرد ئەپ. ئەپێکی تابڵی ناوازەیە، زۆر یارمەتیدەرە بۆ ئەوەی تۆ شارەزاییەکی باش لە کەلیمات و مانای زمانی ئینگلیزی پەیدا بکەی، و بە تایبەت ئەو کەسانەی کە وەکو بڵێ بیدایەتێکی باشیان هەیە لە زمانی ئینگلیزی، بەڵام لە کەلیمات و لە ڤۆکابلەری و لەوانە زایفن. ئەم بەرنامە زۆر یارمەتیدەرە، زۆر مهمە بەڕاستی، بە ناوی وۆرد ئەپ. ئێستا بە بچینە نێو بەرنامەکە. کاتێک کە تۆ لە بیدایەتی بەرنامەکە دادەبەزێنی و دەیکەیتەوە، خۆت تەزیلکەی و ئەکاونتێک دابنێ، ئیمێیلش خۆت داخل بکە و سەیڤیکە، و هەر کاتێک کە مۆبایلەکەی خۆت فۆرمات کردەوە دەتوانانی ئیمێیل و پاسوەرد و زەرنێمی خۆت داخل بکەوە، لەو شوێنە دەست پێ بکاتەوە کە تۆی لێ وەستا بووی. بیدایەتەکەی هەندێک کەلیمات دەداتێ، یان دەتوانانی خۆت کەلیماتی بۆ ئیزافە بکەی. ئەو کەلیماتانی کە نازانی ئیمتیحان پێدەکا. ئێستا پاش ئیمتیحانکردن بە من بێن، ئەو کەلیماتانە من نەمزانی ڕۆژانە لە بۆم دەینیتەوە. ئێستا بێن پۆت نووسرایە، تەلەفوز و خوێندنەوە هەمووشی هەیە. ئەلێرا دەتوانی بێ ئاینەوە، ینی دەیزانم و یان دەتوانین تێست پێ بکە، یان دەتەوێت فێری ببرێن بۆ نمونە بمانێ ئەم وشەیە فێربین. یەکسەر داخل دەبین، ئەلێرەکانە برین معنایەکەت پێ دەرێ بە عەرەبی، و دوای دەتوانانی قاموسەکەی بگۆڕی بۆ زمانیشتر بە زمانی کوردی تێدا نییە بەداخەوە. ئەلێرا برێن ئەوە معنا تەفاسیلەکەی بە عەرەبی بەو شێوەیە. دوایی پەردەشکەی هەیە، برێن دەیگۆڕی، ئەملا ئەولای پێ دەکەی، ئەملا ئەولا. ئەلێرا وەکو ناو پێ دەرێ فۆر کوکینگ برین، ئەلێرە لەبۆ دەخوێنیتەوە ئەمەدا بگری. A deep round container used for cooking things in. For example, pots and pans. ئێستا ئەوە برێن نمونەت لە سەداتێ دەرێ شتێکە خواردن دەخەیتە ناوی لە کاتی برێن چێژ لێنان و ئەوانە قەزدی مەنجەرە پێی دەوترێت پات. ئەوان دەرێن پات، نمونەش پات ئەم پانس منجەر و مەقڵی شتێکی وە عەرەبیکەی لێرە معناکەت پێ دەرێ، معناکانی ئەلێ بکانە کۆ کردوتەوە. و هەروەها لە خوارێ دەتوانێت ڕڤیو ئین 7 days لێدەی، پاش 7 ڕۆژیکە دووبارە ئەو کەلیمەیەت بۆ دێنیتەوە. بزان لە بیرماوەیان ڕڤیو تمۆڕۆ لێتی بەیانی بە بیر دێنیتەوە، بەس دووبارە پەردەشکەش لێرە هەیە دەچینە ئەوێش. ئەلێروکانە عینەن کەنتێنەرە، ئەلێرە دەرێ بۆ خواردن بەکاردێک. کەنتێنەر یانی ئەو شتێکە کۆمەڵێک دەگرێتە خۆخ دەیخەیتە ناوی. دیسان نمونێت کرد لە بۆ دێنیتەوە، یعنی تاوەکو فێرت نەکە واز لێ ناینی، هێشتان بەشە مهمەکەی مایە. بەجارێ با لێروکانە هەڵوێستە بکەین. A container made of glass, clay or plastic used for storing food in. For example, a pot of jam, a yogurt pot. دەڵێ برێن کەنتێنەرێکە، یعنی وچی بڵێ شتێکەکە دەتوانی شتی بخەیتە ناوی. زۆر جار لە برێن لە شوشە دروزەکرێ گلاسس، یان برێن لە قوڕەیان لە پلاستیکە بورن بۆ وەرگرتنی خواردنیش بەکاردێ. ئەوە بۆ مانەهەش پات بەکاردێتن، وەکو مەنجەڵ بەکاردێ، وەکو ئەو قوتی و ئەو شتانێکە ئافرەتان بەکاردێنی بۆ هەڵگرتنی خواردن. ئەوە دیسانمانێتتر دەداتێ لەگەری دەڕۆی ئەگەر بتەوێت زۆر بە تێر و تەسەلی شارەزایبی بە ناو وەروەها بە فێربی شێ دیارە to kill an animal or a bird by shooting. دەرێ هەروەها ئەوە وەکو فێر بۆش بەکاردێتن کە تۆ برێن گیان لە وەرێک ڕاو دەکەی یان باڵندەیەک ڕاو دەکەی. ئەلێروکانە دیسان معنای تکەشی هەیە، هەتا لە دوی بڕۆی بە تەفاسیلی دەداتێ. زۆر میمە ئەو بەردامەی بە دوای بە ستونی هەڵدەکشێ. ئەوە بە ئاسۆیی بوو، بە ستونی هەڵدەکشێ. ئێگزامپڵەکانی هەمووی لێ ئێرە بەشە خۆشەکەیتی. ئێستا بێن ئەو برادرە مایکل مۆستێ یان کەساتیەکی بەناوبانگە، نووسرایە ئەمریکان ڕایتەر، نووسەرێکی ئەمریکیە.
ئێستا ئەم وشەی بەکاریناوە لە یەکێک لە پۆستەکانی خۆی ئەلێرە لە بۆ دەخوێنیتەوە. I'm deeply driven and want my fingers stuck in every pot there is. دوایی لە هەموو خۆشتر دێ لە نێو فلیمەکان بەشە میمەکەی ئەوەیە لە ژیانی ڕۆژانە ئینگلیزەکان ئەو وشەیە چۆن بەکاردێن هەر لە تاومرین لە دووتێ کتێب و ئەوانە نا ڕۆژانە چۆن لە گفتوگۆ بەکارێتن دیسان پلەی دەکەی سەرنج دەدەی ئەمە سۆر کراوە وشەکە ئەمە وشەی نوێتری شێ لێرە دەتوانانی هەڵیان بژێری ئەو وشە نوێیانە ئەگە معناکەت نەزانی خەزنکەی دوایە عینان بە نمونە و بۆ شکل شوازەی باسمان کرد لە بۆ دەیتەوە با پلیکەین. I mean the balance beam. Help me. Football! Beebs, spit that out. That has pork in it. Oh! I thought the pot stickers were supposed to be vegetarian. ئەوە نمونەی پات لەم ئەوەیە دوای لە گۆرانیش لە بۆ دەینی گۆرانی بێژەکان چۆن ئەم وشەیە بەکاردێنن. One is a lawyer, one is a doctor, one of them works with a little contractor. One down east, one down west, he has one up north and two down south, and one sells pot and she keeps on hanging out. Whoa, whoa, young man too. بەم شێوەیە لە هاواڵەکان چۆن بەکار هاتووە ئەم وشەیە ئەمریکیەکان برێن ئەوە ئەمریکی کۆمیدیانە چۆن بەکاری I just never saw my mother in any other room but the kitchen. There were always pots going. دیسان لە فیلم فرێندسەوە بزانم فرێندس لە زنجیرە فرێندس دیسان لە گۆرانی بەم شێوە دەچێ خوارێ لە هەواڵەکان ینی دیسان لە ناوی فیلمەکانی ژداتن The Big Bang Theory ئەوە گۆرانی بێژەکە لە چ گۆرانی چی ئەوەی بەکاری یعنی بەڕاستی زۆر باشە خاستن لە بۆ ئەوانەیە کە تۆزێک ئاستی ئینگلیزیان باشە برێن هەندێک لە ڤڵیان بڕیە ئەم بەرنامەیە بەڕاستی بە من شاز و نازام لەوانەیە ئەنگۆ فشەتان پێبێیان پێتان مهم نەبیتن بەڵام بە من زۆر میمە هێشتان شتی تریشی هەیە وە بزانام ئەلێرە هەندێک گمە و یاریتکە دەتوانی بکەی ئاستەکەت پێدەرێت چەندت بڕێ و چەندت نەبڕێ و چەند گوشەی دەزانی مای وەردس ئەمن برن ئەوەندە دەزانم ئەوەندە لە فێربوونم و ئەوەندەش لە بۆ داهاتوو فێر دەبین برێن ئەلێرە بەشی فلیم و ئەوانەی هەیە هەندێکی ئیش ناکە دەتوانی ئێگزامی بە خۆت بکەین ئەلێرە گەمە و یاری بە وشەکان ئەوش یعنی واز لێنانی بەڕاستیە تا فێرت نەکە واز لێنانی بەس ئەوەندەیە خەڵکەکی زۆر هەیە خۆت خوی نییە دوسێ زار تەمەشاچی دەکا و دەین و دەبات و تاو بێزار دەبی هەر بەرنامەک هەر ئەپلیکیشنێک کە دروست دەکرێ زۆر سەر لە خۆت نەشێنی 50 ئەپلیکیشن لەسەر یەک نەوەی داونلۆد کە یەک قڵی بە جوانی بکە بە هەمووی هەیە تا ناساندنی ئەپلیکیشنشکە بەخواتان دەستپێرم هەر بمێنن لە خۆش و شادی و دوور لە هەرچی دەردوبەرا و ڤایرۆس و کۆڕۆنا هەیە.